بۆ قسەکردنی زیاتر لەبارەی هۆکارەکانی دروستبوونی سەمین لەزار لە ستودیۆکانمانەوە لە سلێمانی پرۆفیسۆر دکتۆر یوسف عوسمان زەویناسمان لەگەڵدایە. دکتۆر سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. بوونی بەنداوی زۆر لە هەر وڵاتێکدا، وڵاتی ئێستا وەکو تورکیا کە بەنداوێکی ئەجگار زۆری هەیە، ئەمە هیچ کاریگەریشی لەسەر ئەوە کە بێت کە زەمین لەرزە تیایدا زۆر بێت؟ زۆر سپاس بۆ بەرنامەکەتان. ڕاستی باوەڕ ناکەم کاریگەریەشی ئەو تۆی هەبێت، چونکە شوێنی بوومە لەرزەکە پێمان ئەڵێ کاریگەری بەهۆی جوڵەی پلێتەکانەوە بووە، چونکە ئەگەر وایدا بنین شوێنی بوومە لەرزەکان پەیوەندی هەیە بە بەنداوەکانەوە ئەبێ لە دەوروبەری بەنداوەکە. باوەڕم وایە ئەگەر بەنداوەکە تەسیری هەبێت بوومە لەرزەیەکی زۆر لۆکەڵ دروستە بێ، زۆر لۆکەڵ و دەرەجەکەی ناگا بەم دەرەجەیەکە ئێستا لە تورکیا ڕوویاوە بە 7.8 دەرەجە بە پلەی ڕێختە. لەبەر ئەوە کاریگەریەشی ئەو تۆی نییە، یاخود دەتوانین بڵێن ئەگەر هەشی بە کاریگەریەکی لاوەشێ باوەڕ ناکەم کاریگەری ئەو تۆی هەبوو بێ بەنداوەکانی تورکیا. جوڵەی ئەم جاری پلێتەکان بۆچی ڕوویدا؟ هۆکارەکەی چی بوو؟ جوڵێ خۆی ئەم پلێتانەی کە تۆکڵی زەویدا پۆشیوە بەڕاستی بەردەوام لە جوڵیان، بە بەردەوامی لە جوڵیان. ئەم جوڵانەش لە سەرەتای دروستبوونی ئەم تۆکڵانەوە بۆ نمونە بەردەوامە جوڵێن. ئەم جوڵانە لە جوڵەوزەوە ئەبێ بە ماتەوزە، لە جوڵەوزەوە ئەبێ بە ماتەوزە و کۆ بێتەوە. ئایا بە 50 ساڵە، بە 100 ساڵە، بە 200 ساڵە کە کۆ ئەبنەوە هەتا وای لێ دێت ئەو بەردە بەرگەی ئەو هێزەی کە لەسەرێتی ئەگاتە حاڵەتێک بەردەکە بەرگەی ئەو وزە زۆرە ناگرێواتە ماتەوزەکەی زۆر زۆر بەهێزە بێ، ئەو کاتە جارێکی ترێبێتەوە بە جوڵەوزە و ئەبێتە هۆی دروستبوونی بوومە لەرزە. لەبەرەوە پێشبینی نەکراوە بەڕاستی بۆ نمونە بە چەند سەد ساڵ ئەمە یان بە 50 ساڵ یان بە چەند ساڵێک ئەمە بوومە لەرزەیە دووبارە بێتەوە. بەڵێ هەرێمی کوردستان تا چەند دوورە لە بازنەی ئاگرین یاخود ئەو هێڵی کە پێوتری هێڵی بوومە لەرزە؟ بەڵێ هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و بە زۆر زۆر دوورە لە بازنەی ئاگرینەوە، چونکە بازنەی ئاگرین هێڵەکە دەست پێکا لە مەکسیکەوە ڕا بەرەو ئەمریکا، دوایە گەڕێتەوە بەرەو یابان و هندستان و پاکستان، ینی بە شێوەیەکی گشتی دەوری پاسیفیک، دەریای پاسیفیشی داوە. بەڵام ئەمە هێڵی بوو، هێڵی ئاگرینی پێوترێ. بەڵام چەنەها هێڵی تریشمانەیە، ئەمە ئەو هێڵی کە ئێمە لەسەرین بەڕاستی لە هەرێمی کوردستان هێڵی بوومە لەرزە بریتە لە هێڵی یەکەوتنی پلەیتی عەرەبی لەگەڵ ئێرانیان، پلەیتی عەرەبی لەگەڵ پلەیتی تورکی، ئەمە پێوترێ زاگرۆس بتلیس، شکاوی زاگرۆس بتلیسی پێوترێ بەڕاستەکەی. بەڵام ئەوەی جێمای خۆشحاڵیەیە ئەم هێڵە بە هەرێمی کوردستان، بە کوردستانی باشوورە ناڕوا بە شێوەیەکی سەرەکی، ینی تەنها هەندێک شوێنی ناوچەی دیاریکراو نەبێت ئەوەی کە دەستنیشان کراوە تەنها مەنتیقەی پێنجێنە، ئەویش خۆشبەختانە زۆر دوورە لەوەی کە بڵێ ئەکەوێتە سەر هێڵی بوومە لەرزەیەکی سەرەکی لەسەر هێڵی بوومە لەرزەیە، بەڵام نزیکە لە سەرەتای هێڵی بوومە لەرزەکەواتە ئەگەر بوومە لەرزەش ڕووبدا و کاریگەری ئەو تۆی نابێت. ینی ئەبێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەو ڕاستیە زانستە بزانن کە هێڵی بوومە لەرزە بە کوردستانی باشوورە تێناپەڕێت، ئەگەر تێش پەڕێت زۆر لاوەشیە، بەڵام ئێمە نزیشین لە هێڵی بوومە لەرزەوە. هێڵی بوومە لەرزەی سەرەکی بە کوردستانی ڕۆژهەڵات لەگەڵ کوردستانی باکوور تێپەڕێ بەداخەوە. بەڵێ کەوا بێت ئەوەی لە هەرێمی کوردستان لە ڕابردووە و بەوەی دوایینجاریشەوە کە هەستی پێکراوە تەنها کاریگەریەکانی بوومە لەرزەیە، نەک خودی ڕوودانی بوومە لەرزە لە هەرێمی کوردستانە. ئەگەر باسی ئەو بابەتە بکەم بەڕاستی لە کوردستانی باشوورە دوو جۆر بوومە لەرزە ڕۆدەن. بوومە لەرزەیەشیان لۆکەڵی، ئەواتە لە ناو خۆی هەرێمی کوردستانایە. بۆ نمونە لە ساڵی 90ەکانە لە شاری سلێمانی چەند بوومە لەرزەیە ڕوویاوە، ماوەیەکیش پێش ئێستا لە ناوچەی سەنگا و چەمچەماڵ ڕوویاوە. ئەمانە بوومە لەرزەی زۆر لاوەشین، دەرەجەکانیان ناگاتە 5 دەرەجە بە پلەی ڕێختەر، ئەمانە لاوەشین و ئەو ترسە ئۆتۆیان نییە. بە هەمان شێوەش ئەو سەرچاوەی ترسی بوومە لەرزەی ئەمە بریتین لەو بوومە لەرزانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە، لە دەرەوەی نەخشەی جغرافی هەرێمی کوردستانەوە دێن، بە تایبەتی لە ناوچەی کرماشان یاخود ئەوەی ئێستا کە لە
تورکیا ئەیبینین یعنی زیاتر ترسەکە لەوانەوە دێت بە خۆشحاڵیەوە کە ئەمانەش دوورن لە ئێمەوە تەنها ئێمە هەست بە ترسەکەیەکین ئەو زەرەر و زیانە ئەوتۆیە ناگەیەنێ بە هەرێمی کوردستان. بەڵێ پرۆفیسۆر دکتۆر یوسف عوسمان زەویناس لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵماندا بوو. سپاس بۆ بەشداری و شرۆڤەکانتان دکتۆر.